نرخی گۆشت لە بازاڕەکان بەرز بۆتەوە. گۆشتفرۆشەکان دەڵێن هۆکارەکە ئێمە نین و زیندەقەپان گران بووە. هەر کیلۆیە گۆشتی سوور 3000 دیناری چۆتە سەر و ئێستا لە نێوان 20 بۆ 25000 دینارە. لەبەر ڕەمەزانێ لەبەرەوەی لە شوێنی خۆی گران بووە، لە سووریا گران بووە، لە ئێران گران بووە کە هێتە ئێرە بەگرانێت ناشێت کەمێت ئەنجا کە لێرە ژێ زیاتر یەکسەر داخڵی جنوبەبێ. زۆربەی ئەوەیە کاچێ بۆ وەغا ئەچێ بۆ جنوب ئەچێتەوە جنوب ئەوان هێن ئەیکڕن زۆرێکڕن شوێی نانێوان بە هەر چەنە بێکێشیان نییە و ئەیکردنەوەی بن بۆ جنوب. باجی گرانبوونی گۆشت یان هەر پێداویستێکی دیکە لە باخەڵی هاوڵاتیان دەردەهێنرێت و حکوومەتیش لە دابینکردنی موچە تا دۆزینەوەی چارەسەر بۆ ئەم جۆرە حاڵەتانە تەواو بێباک و خەمساردە. گران نییە سەعرەکە دەرەوەڵا گرانی داچی فێنمەجوود بەحاکە خانووەکانیان نێوەرگرتین بەخوا حکومە دوای لێ هاتووە قەسەم بەخوا بەس 3 مانگ 4 مانگ جارێ بخوا 350 بەش عیلاج کا بەس نەخۆشی کا بەش خواردن کا نازانین. بۆ بەدەداچوونی ئەم گرفتە قایمقامی سلێمانی دەدوێنم ئەمیش هۆکاری گرانبوونی گۆشتی سوور بۆ ئەم گرفتە دەگەڕێنێتەوە. دەرێمە چاودێری بارودۆخەکەمان کردو و لایانی پەیوەندیدارمان ئاگادار کردو بەڵام ئەوەی علاقەی بە گۆشتی سوورەوە هەبێ پەیوەندی بە سلێمانی و هەرێمی کوردستانەوە نییە پەیوەندی بەوەیە کە پێشتر لە وڵاتێکی دراوسێمانەوە حیوانێکی زۆر هاتە بازاڕەکانمان کە ببووە هۆی دابەزانی نرخی گۆشت بەڵام ێستا لە وڵاتیان کێشە و مەشاکیل و بارودۆخی سیاسیان وا بەرەو ئیستیقراریش دەڕوا بەرەو ئیستیقراری سیاسی ڕوا ئینشاڵڵا بشکم لە داهاتوویەکی نزیکە هەر بەهاینان ڕێکاری پێشوو ئەو حیوانانە داخڵ بکرێنەوە و ئەو کێشەیە نامێنێت. گرانبوونی نرخی گۆشتی سوور هاوکاتە لەگەڵ نزیکبوونەوەی مانگی ڕەمەزانی پیرۆز لە کاتێکدا گۆشتی سوور خواسی زۆری لەسرە دوور نییە بەهۆی گرانبوونی نرخەکەی ببێتە میوانێکی کەمبیندراوی سفرەی خێزانەکەم دەرامەتەکان ئەگەر لەم مانگە و بەر لە جەژنیش نرخەکەی دانەبەزێتەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.